سڵاو ئایا بەکارهێنانی زەبر و زەنگ دژی ژنان لە بەرپرسیارەتی کۆمەڵگە و کەلتورەکێتی یاخود لەناو تێکستە دینیەکاندا ئەسڵی هەیە؟ ئەی دەوری ژن خۆی لەم نێوەندەدا چییە؟ بینەرمان. تونند و تیژی دیاردەیەکە پەیوەست نییە بە سەردەم و کولتورێکی تایبەت و بە درێژایی مێژووی مرۆڤ بۆ بەدەستهێنانی هێز و دەسەڵات و کۆنتڕۆڵکردنی ئەوانی تر تونند و تیژی بەکارهێناوە و ئەم پرۆسەیە بەناو کۆمەڵگا و مێژوودا درێژ بۆتەوە و بووە بە سیمای زۆربەی هەرە زۆری قۆناغ وێستگە گرنگەکانی ژیانی مرۆڤ. لەم نێوەندەدا بەکارهێنانی زەبر و زەنگ دژ بە ژنان ڕەهەندێکی تری وەرگرتووە کە وای کردووە ئافرەت دوو جار بکەوێتە بەر تونند و تیژی، جارێکیان لە ململانەی قوڵی دەسەڵاتی نێوان مرۆڤ و جارێکیش لە کێشەی هێزی نێوان ڕەگەزی نێرومێ. لێرەوە هەمیشە ئەو پرسیارە سەری هەڵداوە کە چاوگی ئەم زەبر و زەنگە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا کولتور لێ بەرپرسیارە یان ئاین؟ ئایا شێوازی کار و بەرهمێنان و کۆبوونەوەی پارە و دەسەڵات لە چنگی پیا و وا دەکات ئافرەت وەک بوونەوەرێکی لاواز دەربکەوێت یان ئاین و تێگەیشتنی دینیە دەبێتە سەرچاوەی شەرعیەتدان بەم تونند و تیژیە؟ هەندێک پێیان وایە لەبەرەوەی پیا و کارکتەری سەرەکی ئاینە بووە بە سەرچاوی پیادەکردنی تونند و تیژی و پیا بۆ بەرژەوەندی خۆی ئاین بەکاردێنێت و خەڵکانێکی تریش ڕایان وایە هەم ئاین و هەم کولتور و کۆمەڵگا بەرهەمی تێگەیشتنی ئێمەیە و ئاین کاتێ لە ڕوانگەیەکی پەروەردەیی و ئەخلاقیەوە سیر بکرێت نەک هەر سەرچاوی تونند و تیژی نییە بەڵکو چاوگی بەیەکەوە ژیان و پێکەوە هەڵکردنە. دەپرسین لە هەرێمی کوردستان بوونی ئەو هەموو ڕێکخراوەی تایبەت بە پرسی ژنان تا چەند هۆکار بۆ چارەسەرکردنی پرسگرێکەکانی ئافرەت و ئایا توانی ویانە ئەرک و ڕۆڵیان شۆڕ بکەنەوە بۆ ناو کۆمەڵگا و ڕوانگەی پیا بگۆڕن یان تەنیا لەسەر ئاستێکی دیاریکراوی فەرمی کاریان کردووە کە سنوورەکەی تایبەت بووە بە چینی دەستەبژێری کۆمەڵگا. زەبر و زەنگ بەکارهێنانی دژ بە ژنان ئەتوانین بڵێن قوڵاییەکی مێژووی دووری هەیە و لە کۆمەڵانی جیهانیشە هەر لە ئەوروپاوە تاکو چاینا هەتاکو کوردستان بەردەوامە. بەس ئێمە زۆر جار تەرکیزە خەینە سەر ئەوەی کە ئێمە کۆمەڵگەیەکی دواکەوتوین بۆیە تونند و تیژیمان هەیە. بەڕێزت پێت وایە ئەم تونند و تیژیە لە چێوە سەرچاواگرێ؟ هەندێک پیان وایە ئەوە هەر ژن خۆیەتی کە خۆی قابلە یا قوبوڵی تونند و تیژیەکە بۆیە پیاو ئەتوانێت تونند و تیژی بەرامبەر بکە. پێت وایە ئەم قسەی ڕاست بێ؟ خۆی مەسەلەی تونند و تیژی لە ناو ناخی هەر تاکێکە لەگەڵ دروستبوونی مرۆڤە دروست دەبێ. یعنی ئەتوانم بڵێم یەکێکە لەو خەلایانەی لە ناو ناخی ئینسانە تاکە دروست دەبێ. جا شێوازەکانی جیاوازن و ئەگەر بێ باس لە مەسەلەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان بکەی لە هەموو کۆمەڵگەکانی دنیاە هەیە، بەڵام بە پێی ئەو کەش و هەوا و ژینگە و ئەو کللتورەی کە کۆمەڵگەکان هەیەە جیاواز. ژن لە سەرەتاوە کاتێک کە پیا لەو بەهێزتر بووە، پیا و پەیداکەری نانی بووە، پیا و بژێویگەر بووە، ژن خۆی لەبەر دەستی پیاوە لاواز کردووە. ئەوە سەردەمانێکە، ئەوە سەردەمانێک بووە، سەردەم بۆ سەردەم، سەدە بۆ سەدە گۆڕانکاری بەسەرایەت. لە دوایەوەی کە ژن خۆی بینیوەتەوە لەوەی کە ئەویش بوونەوەرێکە، ئەویش کەسێکە، ئەویش ئینسانێکە ئەتوانێت بە هەمان شێوەی ئەو پیاوە کار بکات. بورە ئێستا تۆ ئەوروپا با بڵێن لە هەموو دنیا پێشکەوتوترە لەو لایەنانەوە بە حسابی پێشکەوتوترە و بزوتنەوەی فێمینیستی لە ئەوروپاوە سەری هەڵداوە. بەڵام تونند و تیژی لە ئەوروپا هەر زۆرە تا ئەم لە هەر زۆرە، بەڵام جیاوازە وەکۆی باسم کرد. مەسەلەن ئەو تونند و تیژیانەی کە لە ئەوروپا هەیە جیاوازە لەوەی کە لە کوردستان هەیە. لە ئەوروپا لە ڕووی کارەوە تونند و تیژیە. مەسەلەن بۆ نمونە ئەگەر وەکو سامپڵی وەری بگرین، کارکردنی ژنان لە ئەوروپایە کاتەکەی زیاترە لە پیاوان. لە کوردستان هەمان یاساکردنی سێکسی بە هەمان شێوە چۆن؟ ئەگەر لە ڕووی موچەوە باز بکرێ حەقی کارکردن لە کوردستان یەکسانە، وەکو ژن و پیاو یەکسانە، بەڵام لە ئەوروپا جیاوازە. بەڵام لە چیا ئەگۆڕێ؟ لە ڕووی دەست درێژیکردن یاخود هەراسانکردنی سێکسی ژنان ئەوە لە هەموو شوێنەکە هەیە. ئەوە ژەگەڕێتەوە بۆچی؟ بۆ ئەو ژینگەیەی کە خوڵقاوە بۆ ئەو کەسانەی کە کاری تیاکەن، ئەگەر باز لە مەسەلەی کار بکەین. بەڵام لە ڕوویەکی ترەوە
هەر لە ناو ئەو سامپڵی کە هێنامەوە لە ڕووی کارکردنەوە لێرە چۆنە توندوتیژیەکە کە بەرامبەر بە ژنەکرێ یانیش چۆن ئەو کار و کاردانەوانە چۆنن مەسەلەن ئەگەر ژن لە کەرتی تایبەت کار بکە لە کاتێکا ئەگەر ئەبێ بەدایک ئیجازەی منداڵبوون وەرەگرێ مۆڵەتی منداڵبوون وەرەگرێ کاتی لە دوای ئەوێ مۆڵەتی تەواو بێت دەچێتەوە کار هەمان ئەو کاری پێناچێت. تۆ پێت وایە هۆکاری ئەم توندوتیژیانە چین کەواتە مەسەڵەن ئێمە هۆکاری چێ لە ئەوروپا هۆکاری چیە؟ لە کۆمەڵگەی خۆی هۆکار زۆرن سیاسەتی وڵات دەسەڵات کۆمەڵگە خۆی کاڵم کۆمەڵگە مەسەلەن کللتور و ئاین باش ئەمانە هەمووی کاریگەری هەیە وعی تاک تا چەند هەیە ئایا استراتیژێتی وڵات چەنە بۆ مەسەلەی ژن تا چ پێوەری ئەوە کراوەکە توندوتیژیەکان لە چه ئاستێکان و بەرنامە چیە بۆی کە بەرەنگاری ئەم توندوتیژیانە بنەوە من وەکو ئەوەی کە ساڵانێکە لە پرسی ژنایە خۆ لە دۆزی ئافرەتا من کارەکەم پێم وانییە مەسەلەی توندوتیژی کۆتایی پێبێ بن بڕ ناکرێ بەڵام کەمەکرێتەوە کەمکردنەوەکە چۆنە گرنگی پێدان بە خودی ژن چۆن گرنگی پێدرێ ئەبێ سیاسەتێکی سەردەمیانە و هاوچەرخ هەبێ بۆ پرسی ژن لە وڵاتە هەستەکەم تۆ لە حکوومەت یا لە دەسەڵاتە ئەم شتانە کورتەکەیتەوە بەڵام ئەوەی با بڵێن مەلایەک دەوری هەیە ئەوەنە سەرۆژی حکوومەت دەوری نییە لەم مەسەلەیە توانیە ئەگەر لە ڕووی دینیەوە باز بکەین گشتی یانی دی مەسەلەن لە هەموو دینەکانە بەشی خۆی پێشەرکاری هەیە بەرامبەر بە ژنان و بەشی خۆشی پاڵپشتی هەیە بەرامبەر بە ژنان هەردوو ڕووەکەی هەیە بەڵام مامۆستای ئاینی ئەگەر باس بکەێمە کە باس لە مامۆستای ئاینیەکەی نازانم بزابێت موسڵمان باسەکەی یانیش هەر دینێکی تر کۆمەلگای مەسەلەن ئێمە کۆمەلگایەکی نیمچەکراوەین کۆمەلگایەکی زۆر کراوە من وای بۆچم نیمچەکراوین ئەویش بە تایبەتی لەم ئاخیرا و لە سەرەتای ئەم سەدەیەوە دەستی پێکردو بە نیمچەکراوی ئەم چەند ساڵەی حکومڕانی تایبەت بە گەلی کوردستان خۆی مامۆستای ئاینی تەفسیری وردی تەواوی نییە بۆ دینی ئیسلام بە تایبەت لە مەسەلەی ژنە دین بە دڵی خۆی ڕاکێشە بەلایە ئەوەی کە خۆی بیری لێکاتەوە ئەو ئایدۆلۆژێتی کە لە پشتیەوەیەتی ئەو بەو شێوەیە بەکارهێنێ و ئێمەش ئەو کۆمەڵگایەکین یعنی ئەو چی بکە تعالیمیەوە مەسەن فرەژنی لە دینا هەیە و ئەو بڵێ چی یانی فرەژنی لە دینا هەیە بەڵام هەر ئەو دینەیە کە باز لە فرەژینیەکە کۆمەڵێک شروتی هەیە ئێستێمە لە ڕووی یاسایە و فرەژنی قەدەغەیە لە هەرێمی کوردستان باشە بەڵام ئەو یاسایە تەنها ئەم سێپارێزگای هەرێمی کوردستانی گرتوتەوە باشە ڕاستە باشە لە فرەژنیە بەڵام بمبورە بە لە کوردستانە خۆمان حەشر نەکەین ئێستا مەسەن کۆیلەی سێکسی یا کەنیزەک سێکسی ئەمە داعشمان بینی من باس لەمە ناکەم لە ئەوروپاشە بە هەمان شێوە هەیە بۆ نمونە لە مەکسیک و لە ئەمریکای لاتینی و لە وڵاتانی ئەوروپای شەرقی بۆ ئەوروپای غەربی ئافرەتانێکی زۆرە برێن وەک کۆیلی کەنیزەکی سێکسی تیجارەتیان پێ ئەو پەڕی تۆند و تیژی نییە یعنی لە ئەوروپای گەشتی ژن کراوە بە ڕەمزی شەرەف لە شەرقا من باس لە غەربەکەم لەمەیاندا لە غەربە بە شێوازێکی تر بەکارێنرێ بۆ پەیداکردنی بژێوی ژیان بەکارێنرێ یعنی بزنسە بەڵام لە شەرقا مەسەلەی شەرەف بەڵام هەر زەبر و زەنگە ئەم ژنە لەبەر ئەوەی پێیا بکە بەڵێ ئەخر من بۆیە باز لەواکەم جەنابەت فەرمووت تۆ لە نیتاقی دەسەڵاتە یاخود حکوومەتە کۆیەکەیتەوە ئەبێ استراتیژ هەبێ ئەبێ پلان هەبێ سەبارەت بە پەیوەندی نێوان ئاینی ئیسلام و پرسی توندوتیژی دژ بە ژنان دەپرسین ئایا دەقە ئاینیەکان و شەریعەت چۆن سەیری ئافرەت دەکات لێدان و توندوتیژی دژی ئافرەتان پەیوەستە بە کولتورەوە یان دەقە ئاینیەکان هاوسەنگی نێوان ژن و پیا و ڕێزگرتنی دوولایەنە چۆن لە ئایندا ڕاوەکراوە و بۆچی هەمیشە ئەو ڕەخنەیە لە ئاین دەگیرێ کە وەک مرۆڤی پلە دوو سەیری ئافرەت دەکات
زۆر باسی تونند و تێژی دژی ژنان زۆرەکرێ هەر لەم ساڵدا لە کوردستانە چەندین ژن کوژراون بێجگەلەوانەی کە ئازیێتیان دراوە لێ دراون سووتیان دراون پەلیان شتێنراوە إلى آخره ئەمەش طبعا هەر کوردستانی لە جیهانە ئەم شتەوەیە بەڵام حەزەکەم بەڕێزت لێرەوە دەست پێ بکەین زۆر جار ئەبینین ئەمە ئەدرێتە پاڵ دین تۆ پێت وایە چڕەبتێک لە بینی ئەم تونند و تیژە و مەسەلە دینیەکانە هەیە لای هەمومان معلومە تونند و تیژی بەگشتی لە ئیسلامە مەرفوزە یان بە معنایەکی تر ڕێگە پێ نەدراوە و هەروەها تونند و تیژی کە ئێستا بوویتە دیاردەیەکە و دەبیستین لێرە و لەوێ حتا لە وڵاتانی ئەوڕۆپی و ئیسلامیشە زۆر جار پەیوەندی بە دینەوە نییە زۆر جار پەیوەندی بە پەروەردەی تاکەوە هەیە بۆیە زۆر جار هانی خەڵک دەدەین کە گرنگی بە پەروەردە بدەن تونند و تیژی بەگشتی بە تایبەت لە ئیسلاماکە من وەکو مەلایەک دەبی باسی بکەم ڕەفز کرایتەوە بە تایبەت لەگەڵ ئافرەتان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو معلومە لە حەجەت الوداع دەفەرمێ استەوصوا بالنساء خەیرا یعنی لە ئاخری سەرمەرگا و کۆتایی ژیانیە دەفەرمێ ئەگەتەن لە ژنەکان بی و هانی داوین لە حەدیسەکانی ترا دەفەرمێ ڕیفقا بالقەواریر زۆرمان هەیە حتا لە ژیان نامەی خودی خۆیان کە ئێستا دەچی لێ باز دەکەم هەمووی ئەوە دەسەلمێنیتن تونند و تیژی بەرامبەر ئافرەتان نییە لە ئیسلامە بەڵێ مسلمانان دەیکەن و دەبیستینیش جاری وایە کەسەکانی پەیوەندیان باشیشە بە ئاین تونند و تیژی دەکەن بەرامبەر ئافرەتان بەڵام بە حەقیقەت ڕەتفعلا گەنجێک سەلەفیش بە زۆر ملتەزیمە ڕۆژێک زۆر لە ژنەکەی دابۆتە هەموو جانیشین کردبەوە لیان پرسی بوات کردو لەو وتی من شەرعی خوا تەطبیقەکەم ئەوە تا وەضریبوهن وتی من شەرعی خوا تەطبیقەکەم لێم یاخی بووە خواژە فەرمێ ئەگەر لێتان یاخی بوو لێی بن وەضریبوهن ئەمەی لەکوێ هێنە ویستم ئیشارەت بۆ ئەو ئاەتە بکەم کە زۆر جار بە هەڵە تەفسیر دەکرێتن ئێستا تەفسیرەکەی باز دەکەم کە وەکو مفەسیرینیش باسییان کردووە فقط ئەوەندەیە ئێمە هاتووینە تۆژێک هینمان کردووە تەرتیبمان کردووە گەنا هەر وەکو مفەسیرەکان لە کتێبەکانە هەیە هەر مامۆستایەکان هەر ناوێک وەکو ناوی تو جەنابەت باست کردەستە تەفسیری ئاەتەکە بە هەڵە دەکداتەوە چونکە ئاەتەکە دەفەرمێ واللاتی تەخافون نشوزهن فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن ئەم سێ حاڵەتەی داناوە ئاەتی دوای ویش دەفەرمێ وئین خفتم شقاق بینهما فابعثوا حكما من أهله وحكما من أهلها علەمای ئێستا هاتوون داڕشنەشیان کردووە دەڵێن هەر خێزانێک کە پێک دێتن حتمما ناکۆچی و لاساریش دەکەوتن نێوانیان چارەسەرەکەی بە دوو قۆناغ دەست پێ دەکات قۆناغەشی ناوخۆیی قۆناغەشی دەرەچی ناوخۆیەکە ئەوەیە ئەو ژن و مێردە لە بینی خۆیانە ئەم کارە چاپکەن لە بینی خۆیانە پێک بێنەوە سڵح و ئاشتەوایی بکەن ئەوش بەم سێ خاڵە بەتایبەت ئەگەر ئافرەتەکە لاسار بوو ینی ئێستا بۆمان دەرکەوت و ئافرەتەکە لاسارە نوشوزی هەیە ئیسلام دەڵێتە پیاوەکەی وعزی بکە نەسیحەتی بکە ئیرشادی بکە حتاکو لێرە پرسیاری ئەوەش دروست دەبیتن پیاوی وا هەیە خۆی نازانی خۆی پێویستی بە ئیرشادە خۆی نازانی وعزکاتن زۆر معقولە پەنابات بۆ مامۆستایەکی تری ئاینی وعزیان بۆ بکەون نەسیحەتیان بکە و ژن و مێردایەتی چۆنە و خێزاندارەتی چۆنە بە سیدی یان مامۆستایەکی کۆمەڵایەتی یان ئەوانەی دەروون ناس ینی پەنابا بۆ هەمووی بۆ ئەوەی ئەم حاڵەتە چارەسەر بکە خاڵی دووەم ئەگەر ئەمە نەبوو دەفەرمێ وەهجوروهن في المضاجع یعنی لە سەرجیەیە خۆتان تۆزە لێک دوورکەنەوە لە ژوورێکە هەرکەس لە دیوارێکە بنووی لە لایەکە بنووی وەکو چارەسەرێک ئەگەر بە مەرجێک ئەگەر ئافرەتەکە لاسار بوو ئیستا دەرکەوتووە کە لە ڕقا یان لاساری هەیە ئەم حاڵەتەی باز دەکاتن تەمان لە هجرەتیشە دەرچوون لە سەرجێکردن نەخەوتن لەگەڵ یەکە ئێستا دوو پرسیار ئەوەش پرسیار دروست دەکات پرسیارێک ئەوەیە پیا و زۆر جار یان بڵێم زۆرینەی پێویستی بە جنسە ئافرەت کەمتر کەچی لێرەش دەڵێتن پیاوەکان شتیان لێ بکەن ینی پیاوەکان زەرەر دەکەن جاری وایە مانگیش پێدەچی دوو مانگی پێدەچی باش سەرجێنەکە پیا و جاری وایە تەحمولی نییە تااقەتی نییە چ بکاتن لێرە هەندێک لە مفەسیرینی تازە بەتایبەت ئیبن عاشور و ئەمانە دەڵێن ئیشارەیە بۆ ئەوەی بیترسێنیتن بەوەی ژنی دووەم یان پەنا دەبەمە بەر شێوازێکی تری زەواجی جنسی بۆ خۆم کە ئەنەمە ئیشارەتە بۆ ئەوە بۆیە دەفەرمێ
واهجروهن في المضاجع حتى هجري تريش هاتوها كم قصيلة قذكاد يعني خوي لي دقرتو جارك طبعا ودي سنة دوباره دكمل أجر بيت ولا ساريك أفرد بي بس واضربوهن ما مسج تفسيرك هلا قري يعني باش ضرب لزماني عربي بلدان هاتوه قومان لودانية ويستباسي شي دكم بلام بس بكرتي شو كم مجال باش ضرب هاتوه بمعنى دور كوتنوش يعني لي دور كوا چونك القرآن ده فرميت للفقراء الذين أحصروا في سبيل الله لا يستطيعون ضربا في الأرض يعني ناتوان إلا شوين إخوان برون دركون كواتا ضرب هاتوا بمعنى دركوتن يعني لمال درسو برو مالي باوكت برو شوين شي تر طبعا اللي خاله شي زور زور قرنجي تيدا أويا أفرد نابي دربك لي بهي شي أوياك قرآن مالي دايتا بال خيزان ده فرمي وأسكنوهن يعني باسي سكندك بال دايتا لاي أفرد يعني كأنما يوا دبي توبتي تدري نك أو درب كريتن كزور زاد بينين لعشائرة دري دكا كيسا وش خالة شي دخل مسألة أما خالة شي تدها تو هل زماني عربية بمعنى فصل يعني ليدان بمعنى دياكر نوا ليك ببنوا خوي قال القرآن ده فرمي فضرب بينهم بسور ضرب ليدان يعني بيني أمدو تينا كافر ومسلمان يا منافق ومسلمان بديوارك بس بنظر ما مس أو بحرف الجر كان آخري فرقك بس اضربوهن بدون حرف جر باشا هل معناه اللي دانا قريت يستا من لسان العرب دناسي بزاني كتيبه كمعتمديشا ضليت واضربوهن ليرة بدو بلقد سلمينم ليدانية لسان العرب ضليت يكني أنا ضلي درتون لمال درسونه لمال دليل لبرسي لبرو إلا قال سياق آياتك دا قنجيك تشوك باسك باسي ليدانية سياق آياتك إشارته مباسي وضع إرشاد ونصيحته أما اللي قالوا يدا قنجيك شريعته لفقهها بقشتي عقوبة كان جنو بياو مثلا وكويك بون من اللي زيادة زبرين هردو شو وكويك لزنا جلد وكويك بلا مثال لك كومال مسلمان نشينا كان بتايوتي جنا كجراتو بيايش وك برزشي بانان بيدرشي يا ما اصلك ما هي لما كجن كجرا ببي ابزان حديثك لو بارها بيتك جنو بياو كي بيك وكشتو بياو كشتو مالو اما لقال اوينك رجمني لاسلام رجمنا هرب شمشير كشتوني كبياو كي دغرجنا كابين وهردو كان اوش ثواني شرع يستوي استنباسي او خالب كم كجيان نامي في غنبري صلى الله عليه وسلم مخالفه او خلق يعني مسلمان لجني خويا بدل چونکە ئەوەی سنەتی پێغەمبەر تەطبیق دەکات صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا نە لە عەبدێکی داوە نە لە ژنێشی داوە لە ژیانی خۆیە لە ژیاننامەی سەحابەی پێغەمبەری خوا خولەفای ئەربعەشە هیچ کەسیان لە ژنی خۆیانیان نەداوە حادیثەی ئیمامی عومەریش مەشهورە کە ژنەکەی زۆر هاواری کردووە بەسەری هەڵاتووە بۆیە ئێستا دەدەنە پاڵ دەدەنە ئەو کەسانی کە لە خێزانیانە ترز نییە احترامگرتنە لە ماڵ دەرجەچن لە بەریا پێ دەڵێن ئۆمەر کە ئیشارەتە بۆ ئیمامی عومەر قرآن دفرمي وعاشروهن بالمعروف لكاتك باز باسي خيانته يعني بياوي دستو جنكي دبيني لقى بياوي شي ترى لو حالته شان خوي قوله زني ندا ولا يبدلتن بلكو ببيتشانا ولا دبي تشار شاهد بيني هر ساريان بالين بس بو مردوانيه مامس بو مردو جنم يكسان ايه زويستم باسكم پیاوە کە دەبی چوار شاهد بینی کە ئەم ژنەی ئەو زینای کردو ئەگەر چار شاهدی پێ نەهات چونکە حەدیثەکە وازەحە دەڵێتن دەبی 80 دارت لێ بدەن بوهتانت کردو بەو ژنە دوای خوددا ئاەتی لیعاندا دەبەزێنیتن دەڵێتن لە جاتی چوار شاهد بینی چار جا دەستی خۆت لە قورئانە بڵێ من ڕاست دەکەم ئەو ژنەی منە هینی کردووە خیانەتی لە من کردووە لەگەڵ ئەوەشە لێدانی تێدا نییە مەبەستم لەوەیە لێدانی تێدا نییە دەڵێت هەرکەس بۆ ماڵی خۆی یعنی تەلاقی دەدات و لێی جیا دەبێتەوە. ئایا دەتوانین بڵێن لە نێوان ئاین و کۆمەڵگادا خاڵێکی تر هەیە بۆ قسەکردن لەسەر توندوتیژی کە ئەویش خودی تاکەکانن؟ ئایا ئاستی ڕۆشنبیری و کولتوری تاک تا چەند کاریگەری هەیە لە بەرامبەر هەژمونی کولتور و دیندا؟ یاساکان چۆن چارەسەری ئەم گرفتەیان کردووە و یاساکانی هەرێمی کوردستان دەکەونەچووی ئەم پرسەوە؟ مەسەلەی زەبر و زەنگ بەکارهێنان لەگەڵ ژنان لە کۆمەڵگەی ئێمە و کۆمەڵگە ئیسلامیەکانە بەگشتی دیار دێ هەڵبەتە لە دنیاشان دیار دێ زۆر کەس ئەیجێڕێتەوە بۆ ئەوەی کە دین یا لە ئیسلامە ڕێگە دراوە بەوەی توندوتیژی لەگەڵ ژنا بەکاربێنرێ ئەو ئاەتە ئەهێنەوە وەضریبوهن بە معنای لێدان بەڕێزت تۆ چالاکوانێکی بواری ژنان چەند لەم بوارە باوەڕ وایە ئەو شتانە خەتای دینە خەتای کلتورە خۆی ئەگەر ئێمە باسی مەسەلەی خەتای بکەین خۆی خەتای شخصەکەیە
لمەسەلەی ناتوان بە نێڵێن بەس مجرد خەتای کەلتورەکەیان خەتای دینەکەی خۆی حتمما کەلتورەکەش کە بەشێکە لە دینەکە یان حتا ئەو دینەی کە هاتووە بەهۆی ئەو کەلتورەی کە هەیە ینی مەسەن ئەو دینە هاتووە بۆیە دەبینی هەمووی بەشەکە لە یەکتری بەڵام زۆر جاریش هەیە دەبینین لە بەتابەتیکە دێتە سەر مەسەڵی توندوتیژی دیانەتەکە بەکار هاتووە لە پێناو ئەوەی تەبریری ئەو توندوتیژیە بکرێتن یعنی بۆ نمونە مەسەلە من نامێن دیفاع لە هیچ ئاینێک بکەم و بڵێم ئاینەکان 100% مافی ژنیان پاراستووە چکوانیە بەڕاستی زۆر یعنی لە هەموو ئاینەکان تقریبا ژن مواطنی دەرەجە دووە لەو ئاینانە بەڵام دەبینین لە کەلان کەلتوریەکیشەوە استقلال کراوە و دینەکەش تەفسیر دەکرێتن بە شێوازێکیوە کە غەدر لە ژن دەکرێت یعنی حتا ئەگەر بۆ نمونە سەیری ئێمە هەندێک ئەگەر لێرە شتێکی مهمت ڕۆژان حەزەکەم تیشک بخام بەسەرەوە وا تەفسیر کراوە تەفسیر عادەتەن پیاو کردوێتی بالضبط وایە فعلا مش ویستم ئەو قسەیە بڵێ ینی بەتایبەتی تۆ ئەگەر سەیری مەزهەبی سونە بکەیت کە تەفسیر کراوان حتا ئوشتیهادانەی کراون تاکەی بووە تا 400 ساڵ دوای ئەوە دوای اجتهاد نەماوە ئەو تەفسیرانەش کە کراوە دائما بەداخەوە سەیری تەفسیراتە توندڕەوەکان کراوە و زۆر شتی دیکەش هەیە مەسەلەن بۆ نمونە ئێستا حرەکەی سەلەفی پارەیەکی زۆری هەیە لەلایەن سعودیەوە مەسەلەن پڵاو دەکراوە ئەو مەفاهیمانە نەبینی مفەسیر بێ فەقیه بێ بۆ ناکەن هەیە مەسەلەن تۆ بۆ نمونە لە مەزهەبی شیعە ئایەتوڵایەک هەیە ئایەتوڵا بزەم ناوی فاتمە ناوەکەی دیکەمەوە نییە بەڵام لە ئێران هەیە خانمێکە وەکو دەرەجێ گەیشتۆت دەرەجەی ئایەتوڵا بەڵام بۆ نمونە ئێستا پیاوەکان پیاوتر نییە لە کاتی فتوادادێن نا ئەوەی من بیستمەوە خوێندمەوە لەسەر ئەو ئافرەتە خۆی هەڵگەیشتنی بۆ ئەو پۆستە وایە یعنی زۆر جار هەیە ئێمە ناتوانین بڵین فتوای ژنەکان ئەوەیە لەوانەیە ئەوەش بگەڕێتەوە بۆ حکمی مەسەلەی کەلتورەکە زیاتر ئێستا با من نمونەیەکت بۆ بێنمەوە زۆرتر ئێمە مەسەلەن خوشکانی ئیسلامیمان زۆرن یەکگرتومان هەیە کۆمەڵمان هەیە وە ئیلا خەڵکی عامیش یعنی فەرقیان چییە لەگەڵ مەلایەکە عینەن شت بیرەکەنەوە عینەن قسەشەکەن ینی لەوانەیە هەنێک تونند و تیشتیش بن لە هەنێک مەسایلە بۆ نمونە مەسەلەی تێژێکردنی فرەژنی و ئەوانە لەوانەیە پیاوێک تەقبولی نەکە ئەوەندەی ئەوان تەرویجی بۆ دەکەن لە شوێنان و دانەوێت تەفسیری بکەن و ئەمانە خۆی حتمەن وایە ئێمە زۆر جار هەیە حتا ئەگەر باسی حرەکەی فەمینیستی بکەی بەس کە تۆ ژنێکت دانا لە پۆستێکە معنای ئەوە نییە کەوا بۆ چوونێکی فەمینیستی هەیە یان بۆ چوونێکی هەیە کە وەکو بڵێن لە مەسلحەتی ژن دەبێ هەندێک جار هەیە هەندێک پیاو هەنا زۆر متعاتفترن لەگەڵ قەزیی ژن و دیژی توندوتیژینە لە کلەوەی لە ژنەکان هەبن ئێمجا بۆیە ئێمەوەی ئەلێرانە بۆیە کە دەڵێن مەسەلەکە تاکەکەیە خۆی ناتوانانی بڵێ بەس فقط کەلتورەکەی یان دیانەکەیە تاک لە کوێ گەورە بۆ تاک لە مانۆلی نیە لە غابەیە گەورە بوو هەر لەناو کۆمەڵگە ئەو سەقافەتەی وەرگرتووەکە بەڵام ئێمە وەکو ئینسان بەشەر حڕیەتی اختیاری هەیە دەتوانێشت بخێنێتەوە دەتوانێت خۆی تەسقیف بکاتن مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئێمە لە ئەو کەلتوری ڕایەیە دوور کەوین و مەسەلەن دەبێ دائیمەن باوکسالاری باوساری بە هەموو مەفهومێکەیە لەو کەلتوری خۆمان ئەلێرانە چی سیاسی بێتن ئاینی بێتن حتا کەلتوری بێ لە هەموو ڕوویەکەوە هەیە بۆیە تۆ ئەلێران ئەگەر لەو منتەڵقەوە دەربچی کە ئینسانیش وەکو فرد سیر بکرێ نەکو بەشێک لە کۆمەلگاکەیە یعنی بۆ حتا تەفسیری قانونی کە دێتن بۆ دەڵێتن بچووکترین یەکەی کۆمەلگا خێزانە بۆ ئەخەمش ئەوە دەڵێن بۆ تاکەکە نەبێ ئەوە معنای چی ئەوە خۆشی لە خۆی غەدر لە ژن کراوە دەڵێتن تۆنی تۆ بەشێکی لەو مەنزومەیە کە خێزانە ئەم قسەیە بەڵێز ئەڵی تاک بەڵام لە کۆمەلگە بڵێن داخراوەکان و کۆمەلگە شەرقیەکاندا شتێک نێ پێی بوترێت تاک خێزان هەیە بچووکترین وحدە بە خێزان سێرەکرێەوە بالضبط بەڵام ئەو تاکەش ینی ئێمە لەو مەشروعی وەکو بڵێن ئایا سێرکردنی ئەو تاکیان وەکو بڵێن کە ئینسانیان وەکو هاوڵاتیەک کە باسی مافەکانی بکرێ و باسی ئەرکەکانی بکرێ زۆر جار دەڵێتن ئەوە لە مەسلحەتی کە ئەوە لە مەسلحەتی عام نییە یان مەسەرەن ئەوە لەگەڵ عرف و تەقالید و لەگەڵ ئاینەکەی ئێمە ناڕواتن بۆیە باشترە ناو ئەوە سیر بکرێ بەس کە من باسی لەوە دەکەم تاکە کە ڕاستە بەشێکە لەو مەنزومەیە بەڵام هێشتاش هەر من بەدەست خۆمە ئایا بۆ چوونەکانی خۆم چۆن دەبێتن تانیەخان باسی کۆمەڵگەی کوردەواری بکەیت تاکو ئێستاش ژنە کوژرێ لەسەر باسیترین شت ڕاستە ئەتە کوردەواری لەگەڵ ئەوی ترا فەرقیشە لەسەر مەسەلەی شەرەف ڕەدوو کەوتن
حتا تەنانەت بە گومان دەڕێی گومانەوە مەسەرەن یا تەنانەت بوختان بۆ دروستکردنیش کابراڵە ناچارم بیکوژم چونکە تازە نایزراوە بۆی سومعی خۆم پاکەمەوە ئەوە خودەوە پێوترێ غەسل العار یانی لەم شتێک فەرقی من و کورد و عەرەب چیە لەمە ئەمە ئەگەر بە یاسا باسی بکەین لە بڵێن یاسای عقوبات هەمووی کراوەتەوە لە هەرێمی کوردستان لە ڕێلان پەرلەمانی کوردستانەوە کە ئەوەی هیچ ئەوەیەکمانیە یان بڵێن حکمێکی کەمکراوە نیە بۆ ئەوانەی کە هەڵسم بە کوشتنی ژنێک بەهۆی شەڕەفەوە حتا بۆ نمونە تۆ لە یاسای لێبوردنی گشتی دەبێنی ئەگەر پیاوێک لەسەر ژن کوشتن گیرابێ ئەفو عامەکە نابێت شبولی بکاتن تاوانەکەی وەکو تاوانەکەی بە هیچ کوشتنێکی تەواوە بەزەبت ئافعلن و عفو عامیش شمولی ناکات بۆ نمونە هەموارکردنەوەی یاسای باریکەسێتی کراوە لە 2008 ئەوە خۆی لە خۆی ئازەجەیەکی وای دروست کرد حتا مەلاکان هاتنە دەنگ مەسەلەن کە باس لە مەسلەی فرێژنی دەکرا دەیوت هەندێک شتی زۆر محەدەدی دانابوو یان وەکو بڵێ شروتی زۆر محەدەدی دانابوو بۆ ئەوەی کەواژ پیاوێک بتوانێت شتێکی دیکە بێنێت ئێستا لە کوردستان مەسەلەن تاکو ئێستاش بە تایبەتی دەرەوەی شارەکان ناو شاریش وەکو ئەرزم کردی هەرژن کوشتنەی تر قانون دەوری ئەسڵەن نایخاتە قانونەوە تاکو ئەزانی هەنێک شت هەیە ڕاستە من ناڵێم کە نییە و ئەوەی کە لە بیداتەکە شتە باسی شتێکوتی وت لە وڵاتی پێشکەوتوەکانی لە وڵاتی پێشکەوتەکانی شتتیژی هەیە ژن کوشتن هەیە بەڵام لەوانەیە ئەگەر ژن خۆی قابلیەتی ئەو خزوع و ئەو زوڵم قوبڵکردنی نەبێت پێ ناتوانێت ئەو زوڵمی لێ بکات پێتوانێ ئەمە ناوانە زانی بۆ چونکە خۆی مەسەلەن تۆ سیستمەکەی کە هەتە بەو شێوەیە فەرزی پیاوسالاری کات دەکات تونند و تیژی دیاردەیەکی کۆن و قوڵی نێوان مرۆڤ و ڕەگەزەکانە دەستکاریکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و هاوسەنگکردنی لە ڕووی ئابووری و خوێندنەوەی نوێی ئاینی بۆ دەقەکان و ڕۆشنبیری تاک دەبێتە دەواازەی دەرچوون لە زەبر و زەنگ